ناسچی دڵ و نوێژ. پرسیار: ئەو ڕوانەی ناسک بوونەوەی دڵ و هەستیاری نێو نوێژەکانمان کامانن کە دەڕواننە سەر ئەرکەکانی دنیای ئێرە و ژیانی دواڕۆژمان؟ وەڵام: ناسچی دڵ نیشانەی ئیمانە. فرمێسکیش کە زوبانی دڵی ناسکە، داستانی سەر ڕێژبوون و لێڕژانی کاسەی سینەی سوتا و جگەری برژاوی قارەمانانی خۆشەویستیە. پێغەمبەری خوا دەفەرموێت لە دواڕۆژدا کاتێک کە بڵێسەکانی دۆزەخ پەل بۆ مرۆڤەکان دەوەشێن و دەیان تۆقێنن، جوبرائیل عەلەیهی سەلام بە پەرداخێک ئاوەوە دەردەکەوێت. من لی دەپرسم ئەوە چییە؟ ئەویش بەم شێوەیە وەڵام دەداتەوە. ئەمە ئەو فرمێسکانەیە کە بەندەکانی خوا لە ترسی ئەو بۆی گریان و ڕژاندویانە و ئەمە تاکەشتە کە دەتوانێت ئەو بڵێسەیەی پێ بکوژێنرێتەوە. بەڵێ، فرمێسکی ئەو تاقانە ئیکسیرەیە کە دەتوانێت لەو دنیا کڵپەی ئاگری دۆزەخ و لەم دنیاش بەڵێسەی ئاگری حەسرەت و هیجران بکوژێنێتەوە. قورئانی پیرۆزیش لە چەندین جێدا ناسچی دڵی بەرز نرخاندووە و فەرموویەتی: قل آمنوا به أو لا تؤمنوا إن الذين أوتوا العلم من قبله إذا يتلى عليهم يخرون للأذقان سجدا. واتا أي محمد صلى الله عليه وسلم پێیان بڵێ باوەڕبێنن بەم قورئانە یان باوەڕی پێنەهێنن. بەڕاستی ئەوانەی کە زانیاریان پێبەخشراوە لە پێش ئەم قورئانەدا کاتێ قورئان بخوێنرێتەوە بەسەریاندا بە چەسپانی دەکەون بەڕوودا بە سوژدەبردن. لە جێیەکی دیکەدا هۆشیاری دەدات و دەفەرموێت: فليضحكوا قليلا وليبكوا كثيرا. واتە باکەم پێ بکەن و زۆر بگرین. سەروەریشمان دەفەرموێت: خوایە گیان، لە دڵێکی دانەخورپا و چاوێکی فرمێسک لێ نەڕژا و پەنات پێدەگرم. دڵێکی ناسک، دەروونێکی لەرزان لە بەرامبەر خواوە، بەڕووی چاودێری و لێپرسینەوەی خوددا کراوە دەبێت و هەر زوو زوو خۆی دەخاتە بەر تەرازووی لێپرسینەوەوە. سەرکەوتنەکانی بەهی خۆی نازانێت و هەمیشە و کاری ئەنجامیان دەدات لای کەمە، بەڵکو دەبێتە قارەمانێکی. هل من مزید؟ چی زیاتر هەیە ئەنجامی بدەم کە لە مەیدانی خێر و چاکەدا تێربوون نازانێت. سەبارەت بە کەسێکی دڵناسکیش هەرگیز تێربوون و بە تەواوبینینی ئەو کارانەی ئەنجامی داوە جێی باس نییە. پاش نوێژە فەرزەکان چەندە نوێژی سونەت ئەنجام دەدرێت و پەرستش دەکرێت، بابەتێک کە بەستراوەتەوە بە باوەڕ و ویستی خودی تاکە کەسەوە. کەسێک دەتوانێت سەبارەت بەو نوێژانەی ئەنجامی داوم بڵێت من ئەو نوێژانم بە ئامادەیی تەواوی دڵەوە نەخوێندووە و وەک ئەوەی پێویستە ئەنجامم نەداون، با هیچ نەبێ لە جێی ئەوانەدا نوێژی سونەت و نافیلە بخوێنم، یاخود ئەو نوێژانەی بێتێ ڕامان ئەنجامم داون قەزا بکەمەوە بیجێڕمەوە. بڕێکی کەم دادنێت چون نازانێت مەرگ چ کاتێک دێت بە پیریەوە، بۆیە لە کاتێکی کەمدا جێیان بۆ دەکاتەوە. بۆ نمونە ڕۆژانە نوێژی چەند ڕۆژێک دەجێڕێتەوە و بەم شێوەیە کەم و کورتیەکانی دادەپۆشێت. دەستەواژەی جەبر نوقسان واتە قەرەبووکردنەوەی کەم و کورتی بۆ نوێژە نافیلەکان بەکاردەهێنرێت. ئامانجەوەیە لە ڕێی ئەمانەوە کەم و کوڕی نوێژە فەرزەکانمان پڕ بکەینەوە و برین و شکاویەکانی دەست بەجێ لە شوێنی خۆیدا تیمار بکەین و بیپێچینەوە. جا ئەم بابەتە شتێکە لەسەر ویستی تاک خۆی وەستاوەتەوە. بۆ نمونە کەسێک بۆ ماوەیەکی دیاریکرا و بێ ئەوەی دڵی بە تەواوی ڕوو بکاتە خوا نوێژی خوێندووە، ڕۆژێک لە حەقیقەتی نیەت تێدەگات و پێناسەیەکی وەک ئەمە بۆ نیەت دەدۆزێتەوە کە نیەت ویست و مەبەستی دڵ و ڕووکردنەخوایە. ڕووکردنەخواش تەوەجووە. تەوەجوەیش بەو شێوەیە تێدەگات کە بریتە لە سڕینەوەی هەموو شتێک جگە لە خوار لە دڵدا و بیرچوونەوەی هەموو شتێک لە کاتی نوێژدا و تەنها و تەنها ڕووکردنەخوا. کەسێک کە بەم شێوەیە لە نیەت گەیشت ئەگەر بەم حاڵەوە نەوەستێت بۆ نوێژەکەی ئەوە بۆ نوێژ نەوەستاوە و وا هەژمار دەکرێت کە نوێژی ئەنجام نەداوە. لەم بابەتەدا هەمووان دەبێت بە گوێرەی ئاستی خۆمان بکەوینەخۆ. لە هەندێک کتێبی مەزهەبی حەنەفیدا گەرچی سەرچاوەکەشی نادیار بێت بەڵام ئەوە تۆمارکراوە کەوتنی نیەت بە زوبان باشترە. جا ئایا لەگەڵ قسەکردندا ئاراستەکردنی دڵ چۆن وەدی دێت ئەوەش نازانم، بەڵام هەر چۆن بێت ئەمە وەک عادەتێکی لێ هاتووە. موسڵمانان کاتێک بۆ نوێژ ڕادەوەستن بە دەنگی بەرز دەڵێن نەوەیت ئەن ئوصەلی لله. نیەت دەهێنن. لەوە باشتر چی ئەگەر بەم شێوەیە تەوەجوهی قەلب بەرەو خوای مەزن بەدەست بێت.
بەڵام ئەگەر هەروتە بێت و تەنانەت بێ ئەوەی دەرک بەوە بکرێت چ دەوترێت هەندێک گوشە ڕیز بکرێن بۆ نوێژ بوەستین و قیبلە نماکەی دڵیش هێشتا ڕووی لەو جێیە نەکرد بێت کە دەبێ ڕووی لێ بکات ئەوە ئەگەری هەیە ئەو نوێژە بە نوێژ هەژمار نەکرێت. بەڵێ جا ئەو کەسەی بەم شێوەیە ئەلف و بێنیەت فێر بووە و لە پەیوەندێکی لەم شێوەیەوە دەستی بە ژیان کردووە دەکرێت بڵێت ڕاستە من لە کاتی خۆیدا نوێژەکانم ئەنجام داوە بەڵام لەوەی داخۆ مافی پەرستشەکانم داوە دڵنیا نیم بۆیە دەبێت جبر النقصان قەرەبووکردنەوەی کەم و کوڕی ئەنجام دەم و نوێژی نافیلە بخوێنم پاشان ئەگەر خوا 30 ساڵی دیکە عمری پێ ببەخشێت ئەوە هەر ڕۆژێک قەزای نوێژەکانی ڕۆژێکی دەجێڕێتەوە و کەلێن و کەم و کورتیەکانی پڕ دەکاتەوە. لەلایەکی دیکەوە لە مەزهەبی حەنەفیدا وەک چۆن دەبێت 5 فەرزەی نوێژەکان بەو پەڕی لێبڕانەوە ئەنجام بدرێت دەبێت سونەتی 5 فەرزەکەش بخوێنرێت. 12 ڕکات لەمانە لەلایەن سەروەرمانەوە جەختیان لەسەر کراوەتەوە و سونەتی موئەکەدەن. جەختکردنەوەیەکی لەم شێوەیە بۆ سونەتی عەسر نییە بەڵام ئەویش هەر لە فەضائیلە. 4 ڕکات سونەتی پێشنوێژی ئەیشا هەر لە فەضائیلە ئەویش لە کوتوی سیتە 6 کتێبەکەدا باسی نەهاتووە تەنها لە کتێبی فتح الباب العینایی علی قارئیدا بە پشتبەستن بە فەرمودەیەکی سەروەرمان کە لە سونەتی سعیدی کوڕی مەنسووردا هاتووە باز لەوە کراوە کە پێغەمبەرمان پێش نوێژی ئەیشا 4 ڕکات نوێژی سونەتی ئەنجام داوە. نوێژی تەهەجودیش شەو نوێژ زۆر گرنگە. ئەوانەی شەوانیان بە مەشخەڵی شەو نوێژ وەک ڕۆژ ڕۆشن کردوێتەوە ئەوە ژیانی بەرزەخیشیان بۆ دەبێتە ڕۆژی درەخشان. شەو نوێژ لە بەرامبەر تاریکی شەودا قەڵغان و چەکە و مەشخەڵی ڕووناچی و کەناری ئارامبەخشی لە سزا پارێزەرە. لە ڕاستیدا هەر نوێژێک ئەرچی ڕۆشنکردنەوەی گۆشەیەکی ژیانی ئەو دی و پەردەی مەرجی پێسپێردراوە. شەو نوێژیش کراوەتە توێشوو مەشخەڵ و چرای بەرزەخ. لە قورئانیشدا چەندین جار ئاماژە بە شەو نوێژ کراوە. بۆ نمونە ومن الليل فتهجد به نافلة لك عسى أن يبعثك ربك مقاما محمودا. وەک نوێژێکی تایبەت بەخۆت شەوانە هەستا نوێژ بکە و قورئان بخوێنە سابەڵک و خوای گەورە بەرەو مەقامی مەحمود بەرزت بکاتەوە. پاشان دەتوانیت ئومێد بخوازیت کە خواوەند بۆ پلەیەکی ڕێز لێگیراوت بەرز بکاتەوە. من لدنك سلطانا نصيرا وقل جاء الحق وزهق الباطل. لەسەر جێگاکانیان هەڵدەستن و ڕوودەکەنە خوا و بە ترسی سزای ئەوەوە و بە ئومێدی ڕەحمەتیەوە لی دەپاڕێنەوە و دوعا دەکەن و لەو شتانەی ڕۆزیمان داون دەبەخشن. واذكر اسم ربك بكرة وأصيلا وإن كادوا ليستفزونك من الأرض ليخرجوك منها أدخلني. بەشەو بە ڕۆژیادی پەروەردگارت بکە و لە بەشێکی شەودا سوزدەی بۆ بەرە و شەوانە ماوەیەکی درێژ تەسبیحاتی ئەو بکە. نوێژی شەو نوێژ تەهەجود دەکرێت 2 ڕکات یان 8 ڕکات بێت. بە گوێرەی ڕیوایەتی بوخاری و مسلیم عەبدوڵڵای کوڕی عومەر خەوێکی بۆ پێغەمبەرمان گێڕاوەتەوە کە لە خەونیدا 2 کەسی ترسناک هاتوون و پەلچێشیان کردووە بەرەو چاڵێکی قوڵی پڕ ئاگریان بردووە. کاتێکیش ئەم ترساوە لەوەی فڕێ بدەنە نێو ئاگرەکەەوە پێیان وتووە مەترسە تۆ پێویست ناکا بترسیت. پێغەمبەریشمان بەم شێوەیە عەبدوڵڵای کوڕی عومەری هانداوە ئیبن عومەر چەندە کەسێکی باشە خۆزگە نوێژی شەو نوێژیشی ئەنجام بدایە. بەڵێ خوا لە خەودا تابلۆیەکی بەرزەخی نیشانی حەزرەتی عەبدوڵڵای کوڕی عومەر داوە و ئاماژەی پێداوە تا ئامادە سازی بۆ بکات. لە دوای ئەمانەش نوێژە سونەتەکانی تری وەک نوێژی چێشتەنگا و ئەوابین کەم و کوڕی نوێژە فەرزەکانمان پڕ دەکەنەوە و ئەرچی برین پێز دەبینن لە بەرامبەر برینەکانیاندا. خوای دلۆڤان کەلێنی نوێژە فەرزەکانمان بە نافیلەکان بۆ پڕ دەکاتەوە. بە گوێرەی فەرمودەیەک کە ئەم قسەیە پشت ڕاست دەکاتەوە لە 2 ڕۆژدا یەکەم شت کە لێپرسینەوەی لەسەر دەکرێت نوێژە. جەنابی حەق دەپرسێت نوێژی بەندەکەم تەواوە؟ ئەگەر وەڵام بەڵێ بێت دەفەرمێت با ئەو بڕوات تەواو. ئەگەر لە وەڵامیشدا بوترێت نوێژەکانی ناتەواوە خوای گەورە دەپرسێت ئەی نوێژی سونەت و نافیلەی هەیە؟ ئەگەر وەڵامی ئەمەیان بەڵێ بوو خوا بە لوتفی خۆی دەفەرمێت نافیلەکانی بۆ بخەنە شوێنی فەرزەکانی و بە ئەمری ئیلاهی نافیلەکان جێگەی فەرزە ئەنجام نەدراوەکان دەگرنەوە. بۆ ئەمەش دەتوانین بڵین کە لەوێدا قەرەبووکردنەوەی کەم و کورتیەکان جبر النقصان
ڕاستەوخۆ بەویست و داخوازی ئەو بەدی دێت، واتە لە دوا ڕۆژدا خوای میهرەبان برینی فەرزەکانمان بۆ دەپێچێت. پوختەی قسە ئەوەیە ناسچی دڵمان و بەجێهێنانی لێبڕاوانەی نوێژەکانمان بە فەرز و سوننەت و نافیلەوە بۆ هێنانەجێی ئەرچی بەندایەتی ئەم دنیامان سەرچاوەی عیشق و شەوق و هێز و ورەیە. لەودی و پەردەی ژیانیشەوە لە ڕێی پڕ مەترسی بە مردن دەست پێکردووی تا دەرگای بەهەشت درێژەوە بوودا هاوڕێیەکی سەرڕاست و ڕێنوێنێکی ڕێزدەیگیرا و کار بۆ ئاسانکراو دەبێت. نوێش هۆی نزیک بوونەوەمانە لە خوا و بۆ پتەوی پێشمان بە درێژایی ڕێ پەتێکی نەپساوە و دەستگیرێکی مەحکەم و نەشکاوەیە. لە کۆتاییدا دەڵێن نوێژ ئەو قەڵایەیە کە سەرچاوەی ژیانێکی پاکیزانەیە، پارێزەری گەوهەری گیانمانە لە چڵک و تۆزی دنیا. لە کۆتاییدا بەواتای ئەو ئاەتەش کە ئەم ڕاستیە دەنەخشێنێت بابەتەکەدا دەخەین. ئەو کتێبەی بۆت نێردراوە بیخوێنەوە و بیگەێنە و نوێژەکانت ئەنجام بدە و مافیان پێ بدە. بێگومان نوێژ مرۆڤ لە ڕەفتاری بەد و کارگەری ناپەسەند دەپارێزێت. جایەدی خواوەند لە ڕێی نوێژەکانەوە مەزنترین فەزیلەتە. خوایش بە هەر کارێک کە ئەنجامی دەدەن شارەزایە.